ڕۆژی 29 ئەم مانگە بنکەیژین یاخود سنتەری هاوبەشی لۆر یەکێک لە با بڵێن دیدارە ئەدەبیەکان کە ئەویش دیداری ڕزای سەقایی بوو سازی کرد کە تیایدا چەندین هونەرمەند تیایدا بەشدار بوون کە بەشێک لە هونەرمەندەکان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتبوون بۆ سازدانی کۆنسرتێک تایبەت بەو دیدارە جگەلەوە چەندین دیبیت و پەنەڵی تایبەت بەو بوارە و هەروەها بۆ کەسایەتیە دیارە و ئەو هونەرمەندە مەزنە سازکرا بوو و جگەلەوە چەندین چالاکی تر هەر لە ناو دیدارەکەدا سازکرا بوو. ڕۆژی 29 ئەم مانگە لە بنکەیژین لە شاری سلێمانی لەلایەن سنتەری هاوبەشی لۆڕ و گروپی موزیکی لۆرەوە دیداری نێودەوڵەتی ڕزای سەقایی ئەفسانەی گۆرانی و موزیکی لۆر بڕێوەچوو. لە دیدارەکەدا ژمارێکی زۆر لە هونەرمەندان و نووسەران و هونەردۆستان ئامادەی بوون و تایدا کۆنسرتی بەیادی ڕزای سەقاییەوە سازکرا و هەروەها پێشانگەیەکی شێوەکاریش بۆ نمایشکردنی تابلۆکانی کامەران کارگەچی کرایەوە و هەروەها بڵاوکردنەوەی دوو کتێبی تایبەت بە لۆر و ڕزای سەقایش بەشێکی دیکەی چالاکیەکانی نێو دیدارەکە بوون. سنتەری هاوبەشی لۆڕ و گروپی مۆزیکی لۆڕ بە هاوبەشی کارێکی جددی و گرنگ بۆ گەورە هونەرمەندی کورد و لۆڕ ڕزای سەقایی سازەکەن. ئەم بۆ یەکەم جارە فستیڤاڵێکی لەم جۆرە دیدارێکی لەم جۆرە هەمایشێک و کوگردبوونەوەیەکی لەم جۆرە بۆم کەڵە هونەرمەندە ئەنجام بدرێ کە نەوەکانی ڕابردوومان زۆر پێی ئاشنان و بەداخەوە نەوەکانی ئێستامان کەمترین ئاگان لێ هەیە. ئێمە وەکو ئەرکی خۆمان هاتوین بە ئەم دیدارەمان ڕێکخستۆکو سنتەری لۆڕ و گروپی لۆڕ ئەمانەوێ لە کۆی دیدارەکە هەم لە ڕێگەی توێژینەوە هەم لە ڕێگەی کە چاپکردنی کتێبەوە هەم لە ڕێگەی بڵاوکردنەوەی سیدی و کۆنسێرتەوە لە کۆی ئەو پرۆگرامانە ئەمانەیە بە شێوەیەکی باشتر ڕزای سەقایی بێنینەوە بەردیدە و بێنینەوە بەر زێهنیەتی تاجی کوردی و ئاوێزان بوونەوەیەکی تر لە نێوان لۆڕ و پێکاتەکانی ترینەتەوەی کووردا. ئومێدەوارم دیدارەکە لە بۆکو چاوەڕوانەکە بۆ ئاستە بەڕێوە بچێ و گەلێک سوپاسیش بۆ دەستگای میدیایی کورسات کە سپۆنسەری میدیایی دیدارەکەی لە ئەستۆ گرتو.